دیداری کشت و کاڵ و ئابووری ژیانەوەی خەڵک و خاک ئەم ناونیشانە بۆ خۆی مانای زۆر گەورە هەڵدەگرێت. شادمانم کە ئەمڕۆ لێرە لەم ڕوونگاوە گرنگە لەگەڵ ئێوەی بەڕێز بەشدارم لەم ئەرکەدا کە بەشێکە لە پرۆژەیەکی گرنگ و مەزن بۆ داهاتووی وڵاتەکەمان کە خۆی دەبینێتەوە لە داڕشتنی پلانێک بۆ پەرەپێدانی کەرتی کشت و کاڵ و ژێرخانی ئابووری کوردستان لە سەردەستی حکوومەتی هەرێم و بە تایبەتیش وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو بە هەماهەنگی لەگەڵ ئەو وەزارەتە پەیوەندیدارانەی کارکەکانمان لەگەڵ یەکتری هاوبەشە. هەمومان دەزانین کشت و کاڵ چ ڕۆڵێکی بەرچاوی هەیە لە بەردەوامبوونی ژیانی مرۆڤایەتی لە سەرجەمڕوەکانەوە. ئەگەر کۆمەڵگا گەشە سەردووەکانی خاوەن ئابووری و ژێرخانی بەهێزی پشتبەستوو بە چەندین سەرچاوەی جیاواز هەر لە ڕووی دەستەبەری پێویستی خۆراکی و تەندروستی و پاراستنی ئاسایشی خۆراک پێویستیان بە گەشەپێدانی کەرتی کشت و کاڵ هەبێت، بێگومان ئێمە لە هەرێمی کوردستان لەم دۆخەی ئێستا و لە داهاتووشدا سەرباری هەموو جۆرە پێداویستیەکانی تر پێویستیەکی زۆر گرنگ و گەورەی دیکەشمان بە پەرەپێدانی ئەم کەرتە فراوانکردنی سەرچاوەکانی ئاو هەیە لە کوردستاندا کە ئەویش کردنیانە بە سەرچاوە و کۆڵەکەی گرنگی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان، چونکە لای هەمووان ئاشکراوە بوونە ئەم وڵاتەمان خاوەن هەموو بنەما سەرەکی و لاوەچیەکانی کۆمەڵگەیەکی کشت و کاڵی گەشە سەندووە تا لە پاڵ سامانی نەوت و گاز سامانە سروشتیەکانی دیکەدا ببێتە شادەماری داهاتی هەرێمەکە و بەرزکردنەوەی ئاستی خۆشگوزەرانی دانیشتوانی کوردستانەکەمان و دەستەبەری دڵنیایی لە داهاتووی ئەم وڵاتە و حەساوەیی نەوەکانی داهاتوو ڕەخساندنی هەلی کار بۆیان. بۆ ئەوەش پێویستمان بەوە هەیە بە ژیری و داناییەوە شان بدەین لەبەر گەشەپێدانی ئەم کەرتە و بوژاردنەوەی ئەو شادەمارەی ژیان و خۆشگوزەرانی میلەتەکەمان. دەشزانین بۆ ئەو مەبەستە پێش هەر کردار و هەنگاوێکی دیکە پێویستمان بە خۆ هەڵسەنگاندنی هەمەلایەنە و پلان ڕێژی واقعیانەی ورد هەیە.